ئەو بڕگانەی کە ماوە ئەو دوو بڕگە زۆر گرنگەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و محکەمەی اتحادیە هەر لە خولی پێشووترەوە بۆ ئێستا ئەم دوو پڕۆژە یاسایە لە ڕاستیە کێشیان لەسەر بووە کێشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەروە کێشەی محکەمەی اتحادی ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان و هەروەها بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی هەوڵی تەواوە دەین بۆ ئەوەی کە ئەوەی لە چوارچێوەی دەستور و قانون ئەندا هەیە جێبەجێ بکرێ بە تایبەتی لە مەسەلەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و دەزانین هەندێک جار دەستێوەردانی سیاسی و تحیوزەیە لە مەسلەیەدا و بە حیزبیکردنی ئەم پرۆژە یاسایانە هەیە و بە تایبەتی لە مەسلەی کەرکووکە بەداخەوە دەستێکی تا ڕادەیەک شۆڤینی لەلایەن بەشێک لە تورکمان لە عەرەب و بە هاوکاری دەستێوەردانی دەرەکی دەیانوێت یا هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و بە تایبەتی لە کەرکووک نەکرێ و لە خولی پێشووترەوە بۆ ئێستا ئەم مەسەلەیان بەو شێوە تەحتیم کرد کە گەشتە ئەوەی کە تا ئێستا کەرکووک بە یەکێک لە هۆکارەکانی ئەو دۆخێکی ئێستایەتی ئەوەیە کە هەڵبژاردن نەکراوە و هێزە سیاسیەکان لەو ناوچەیە لە کەرکووک لە ناوچەکانی تر سەنگی ڕاستەقینەی خۆیان دەرنەکەوتووە تا ئێستا ڕێکەوتنی سیاسی نەکراوە من پێم وایە مە عیبەیەکی گەورەیە بۆ حکوومەتی عادل عەبدولمادی ئەگەر دوو فەسڵی تەشریعی تێپەڕێ 4 وەزارەت پڕ نەکاتەوە جاران بە مالیکیانەوت کە بە وەکالەت پۆستەکان بەڕێوە باکە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری بوو بەڵام ئێستا 4 وەزارەتی گرنگە وەزارەتی ناوخۆی وەزارەتی بەرگریە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی دادا لەبەرەوەم پێم وایە عیبەیەکی گەورەیە کە حکوومەتی عادل عەبدولمادی ئەم فەسڵە تەواو بێ کە مانگێکی ماوە بەڵام دەرنەدرێ لەسەرەوانە ڕاستە خلافاتی سیاسی هەیە ڕاستە خلافەتەکان تونبەتەوە بەڵام دەکرێت کە تەسریع بکرێ و حرەکەیەکی سەریع بکرێ بۆ ئەوەی کە ئەم پۆستانە بکرێتەوە ئێمە لە پەرلەمانی عێراق لە ڕاستیە دەنگماندا لەسەرەوەی کە تا 30 حوزەیران نەک ئەم 4 پۆستە بەڵکو هەموو پۆستە وەکالەتەکان ئەوانەی کە لە عێراق هەن پێویستە پەرلەمان بڕێکاتەوە